بەناوی خی گەورە بێشەرێک لە هەر جگایەکن ڕێز و سڵاو و خۆشەویستیمەتان ئاراستە بە بینەرانی بەرنامەی پەیامیتەوە و کەناڵی ئاسمانی پەیام لەگەڵ کامێرەمانی هاوکارم یاوە جومعە پەیامێکی دیکە هەوڵەتیان بۆ ئێوەی ئازیز و خۆشەویست دەگوازینەوە بە ئومێدیەوەی پەیامی ئەم جارەشمان جێگەی سوود و ڕەزامەندی ئێوەی بەڕێز بێت. بەڕێزان لە هەوڵەتیان دەپرسین بۆ تێپەڕاندنی ئەم دۆخە چەقبەستووە پێویستە میلەت چ بڕیارێک بدات؟ بۆ تێپەڕاندنی ئەم دۆخە چەقبەستووە بۆ ڕزگاربوون لە بێکارەبایی، لە بێنەوتی، لە پارەی مۆلیدا، لە بێموچەیی، لە نەبوونی، لە برسێتی، لە هەژاری پێویستە میلەت چ بڕیارێک بدات و خۆی لەم نەهامەتیانە ڕزگار بکات؟ ئەم پرسیارە ئاراستەی هەوڵەتیانەکەین با بزانین چ وەڵامی پەنەدەرەوە. لەگەڵمانە بن بۆ گواستنەوەی پەیامەکان فەرموون. کابرایەتە سەر یەتە سەر تەلەڤیزیۆن ئەڵێت بەدەست بە کارەبا بگرین، ئێتۆ کارەبای دەست بە چی وەگری؟ جگە ڕاپەڕی حەلی نەم ئەم حکومەتە چەند ساڵە ئەی زن و ئەی خۆن و گەندەڵیەکەن تەنها بەیان دەرگن حزەکان لە ڕێگەن نەکانەوە. ئەمانەی ئێمە هیچ حسابێ بۆ میلەت ناکەن، کە حسابیان بۆ میلەت کردایە میلەتیش توانای بڕیاردانی هەبوو لەسەر قەیرانەکان. ئەتە خۆ مێز نەما لەسەری دانەنیشن، کورسی نەما لەسەری دانەنیشن. تێگەی ئەمە کەی چاکە بێ؟ ئەگەر خۆیان بەخوانی وڵات بزانن و دڵسۆزن بۆ وڵاتەکەیان بەڕاستی بەم شێوازە حکمڕێنیان نەکرد. بەشی ئەم قەیرانە زۆربەی خەتای میلەتە. پێویستە میلەتی تر بیلۆ بکاتەوە کە پێویستە مراجعی خۆیان بکەنەوە. ئەم دەسەڵاتی ئەوە نییە کە ئیتر چاوەڕێ و لێ بکەی وەز بۆ خۆشکار خۆ دەستبینی ڕۆژ بە ڕۆژ خراپترە بێت. یعنی ئیتر تاو ئەمە لە نەماوە بە حەقەت. ئیتر پێویستە خەڵک باسی ئەوە ناکەم ڕاپەڕین دەستی بگرێت، بەس ئیتر بە وا بکرێت سیقیان بە دەسەڵاتەکان بە دەسەڵاتی سیاسی کورد نەمێنێ، چونکە ڕۆژ بە ڕۆژ وەزە خراپتر دەکەن. هیچ ئەمە لێ نەماوە بە حەقەت. حەزەکەم ئێستا سیاسەکان گوێیان لێ ئێمە بێت نەک بن. هەر خەڵکی لەسەر و جادیە بڕۆ پرسیایی من لێ بکە ئێستا قسەکەی من دووبارە ئاکاتەوە. کەواتە چی بکەن؟ کەواتە بە ئیتر سیقیان بە هیچ سیاسی نەمێنێ، هەموو لە جوانێک سیاسی ڕەتکەنەوە. ئیتر کاتیەوە هاتووە دەسەڵات لە ئەو چینانەی سەرەوە کە 28 ساڵ حکومڕانیەکەن لیان بسەن و ئیتر میلەت خۆی حکومڕانی بکە. بۆ تێپەڕاندنی ئەم دۆخە چەقبەستووی ئێستا بۆ ڕزگاربوون لە بێکارەبایی، لە بێنەوتی، لە بێموچەی، لە نەهامەتی، لە برسێتی، لە هەژاری پێویستە میلەتی تر چ بڕیارێ بدات؟ هیچ ئەمەلێکمان بە ژیان نەماوە، یعنی لەگەڵ هیچ نەهامەتیەکە نازای چۆن بڕۆین بەڕێوە لەگەشی ئەنج ئێستا کارەبا وەکو کارەبای باش نییە، یعنی نەود نییە، پارە نییە، مەعاش نییە، کار و کاسپێکی وا نەماوە خەڵک پێی بژی. جگە ڕاپەڕی حەلی نەم ئەم حکومەتە چەند ساڵە ئەی زن و ئەی خۆن و گەندەڵیەکەن تەنها بەیان دەرگن حزەکان لە ڕێگەن نەکانەوە. هیوادارم بیکەن ڕاپەرنێکی عامی هەموو کوردستان بەش کۆن نوچوانە بڕۆن و بگۆڕن ڕاستیە. ڕاپەڕین چارەسەر لای بەتاکید حەلی نێم وڵاتە حەلی نەماوە ئیلا ڕاپەڕینێکی عام بێت سەرگەیش هەڵتەوە. بڕیاری ئەوە بایتر ئەم دەسەڵاتدارانی کە لە کوردستانان بەسەر چوون کۆتاییان پێهاتووە، ئەوانەی کە بەشدار نین ڕاستەوخۆ یاخو ناڕاستەوخۆ بەشدار نەبوون لەم دەسەڵاتە بتوانن هەلێک دۆزنەوە و وەکو خۆتەزانێ ئێستا بەندی حوتەمی ئومەمی متحیدە لەسەر عێراق نەماوە، ئەبێ ئێمە محاولە بێن لەگەڵ دەستوری عێراقا بگونجێن. ئەمانەی کە ئەم ریفراندۆمەیان کردو ئەم وەزعیان دروست کرد جارێکی تر هەر خۆیان ئەبێ واز لە دەسەڵات بێن و چونکە بۆ ئەم وەزع ناژین، ینی بە عەمەلی ئەم زروفە نایەن. میلەت ئەبێت چه بڕیارێ بە خۆی خودی میلەت خۆی ئەگەر انتخابات بێتە دەنگ نەدەن بەو دەسەڵاتە، ئەو دوو دەسەڵاتی کە کوردستانیان پەتپەت کرد دەنگیان پێ نەدەن، دەنگ بن بەو کەسانەی کە بەو دەستە و تاقمانەی کە بەشدار نەبوون لەو گەندەڵیانە کە لە کوردستان هەبوو. وڵی میلەت چی بڕیارێ بە؟ میلەت نازانێت چی بڕیارێ بە، چکا کەسی لە پشت نییە وەکو کەس. ئەمانی ژە و وڵاتانە پشتیوانیانەکەن و هیچ هینێکی نییە، هیچ ئیسفادەیەکی نییە.
میلەت لە هەموو دنیا خۆی بڕیاری خۆیدا خۆی چارەنووسی خۆ دیارەکە لای ئێمەوانیە و لە ڕۆژەڵاتی ناوەڕاستاوانیە هیچ بێدەنگدانی شێت و هەر ئاوی بەسەر بێت چی لێک ئەیوانە چەند پێ دوایە میلەت خۆی هۆکارە بۆ دەستبوونی و قەیرانانە وڵای میلەت چی بکە میلەت هیچی بەدەست نییە هیچ کەسێک پشتیوانی ناکایتر هیچی وە ناکرێت میلەت بڕیاری چی بە هەز بڕیارێ بە میلەت کێک ژۆی لەیەکرێ بڕیار لای دەسەڵاتدارانە توان بڕیار بە یعنی لە هەموو دنیاە میلەت کە زۆری بۆ دێ خۆی هەموو شتێک لە یەکاتەوە زانی میلەتێک لای یەکاتەوە بەڵام ئەمانەی ئێمە هیچ حسابێ بۆ میلەت ناکەن کە حسابیان بۆ میلەت کردایە میلەتیش توانای بڕیاردانی هەبوو لەسەر قەیرانەکان لەسەر وەزعی ئابووری و لەسەر وەزعی زروفی سیاسی میلەتەکە بەڵام ئەوان هیچ حسابێکیان بۆ میلەت نێشتۆتەوانە قسە بکەیت و قسە نەبکەی ئەو جۆ لێ ناگرێت جاکە گوێشی لێ نەگرتی ئەو بڕیار لای خۆیەتی خۆی بڕیاری خۆیە ئەگە میلە داوا دەستان دابنیشێت وەزعی خراپتر نابێت یعنی ڕۆژ بە ڕۆژ خراپترە بێت ڕۆژ بە ڕۆژ وەزعەکە خراپترە بێت پێویستمان بە چییە پێویستمان بە خۆداچوونەوەی پێویستمان بە یەک ڕیزیە پێویستمان بە جۆگرتنە لە یەک پێویستمان بەوەیە کە سەرکردەکانمان سیاسیەکانمان باڵا دەستەکان گوێ لە میلەت بگرن ئایا میلەت باڵی میلەت خراپ بوو بەشێکی خراپ بوو خۆ بەشێکی خراپ نییە یعنی بۆ بیگەڕێنەوە بۆی میلەت خراپە خۆ هەموو میلەت خراپ نییە پێویستە ئەوەی کە باڵا دەستە ئەوەی لە حکومەتایە گوێ لە میلەت بگرێت کابرایەتە سەر یێتە سەر تەلەڤیزیۆن ئەڵێت بەدەست بە کارەبا بگرین ئێتۆ کارەبای دەست بە چیەوە گری جگە ڕاپەڕی حەلی نەم ئەم حکومەتە چەند ساڵە ئەی دزن و ئەی خۆن و گەندەڵیەکەن تەنها بەیان دەرگن حزەکان لە ڕێگەن نەکانەوە ئەمانەی ئێمە هیچ حسابێ بۆ میلەت ناکەن کە حسابیان بۆ میلەت کردایە میلەتیش توانای بڕیاردانی هەبوو لەسەر قەیرانەکان ئەتر خۆ مێز نەما لە سەری دانەنیشن کورسی نەما لە سەری دانەنیشن تێگەی ئەمە کەی چاکە بێ ئەگەر خوان بەخوانی وڵات بزان و دڵسۆزم بۆ وڵاتەکەیان بەڕاستی بەم شێوازە حکمڕێنیان نەکرد بەشی ئەم قەیرانە زۆربەی خەتای میلەتە بۆ تێپەڕاندنی هەموو ئەم قەیرانانە بێنەوتی بێ کارەبایی بێ پارەی بێ موچەیی پێویستە میلەت چ بڕیارێ بدات بەڕاستی تێگەی ئەمانە ڕابن هەتا دەستیان نەگرێ لە شار بیان کەنە دەرەوە چونکە ئەمانە نازانن چاکسازی چییە چاکسازی ئەسڵان نازانن چییە چونکە خەڵکە خەڵاتێنن هەموو ڕۆژێتی یەگەی نییە هەموو دانیشتێکڵەن ئەم دانیشتنە ئەمانە ئەتر خۆ مێز نەما لە سەری دانەنیشن کورسی نەما لە سەری دانەنیشن تێگەی ئەمە کەی چاکە بێ ئێمەی کرێکار تێگەی ماڵ هەیە ئەستێری بە ئاسمانەوە نییە با پێ بڵێم وەڵڵاوە بیلاوە تەڵای من چوار کوڕمەیە ڕۆژانە خۆمێکی 5,000 ئێمە باشە ئێگە من تەواو ئەوان لە چیەکەن هەچی ڕێگەی لەم خەڵکە بە سویانەتەوە بۆ هۆکەی چییە؟ هۆی ئەمە چییە؟ کێ جوابی ئەم پرسیارانەیەتەوە؟ ئەوان جوان خنراوە با پێ بڵێم جوان لە هیچ شتێ نییە با پێ بڵێم بە بۆنەی ئاوارەوەتی یەگەی نییە گیرپانیان پڕ بووە لە وڵاتانەوە بووانێن تێگەی خۆیان حەپەلووشیێن ئەی خۆن ئەڵێن ئاوارە لە ناو وڵاتەکەمانە با پێ بڵێم بە بڕۆیت و میلەت چ بڕیارێ بە وەڵایی بڕۆن ڕاویانێن چارەسەرە ئاخر حەلە بەڕاستی ئەمڕۆ بینیت ئەم وەزعەکە لە کوردستان ڕوویاوە هەمومان وەکو نەک دڵگرانین بگرە زۆر پەرۆشین کە ئەم دۆخە تێپەڕین و ئەم وەزعە بەرەو باش بوون بڕوات وەک جەنابە ئاماژە پیان نە کارەبا هەیە نە ئاو هەیە نەموچە هەیە نەکە سابەت هەیە فەرمو منەوە تەکسیم پێ لە بەیانێکوانەوە سەعاتێکە لیانەیە وەساوم جنی عنی کە بیرەکەم ئەم خەڵکە پارەی پێ نییە بەڕاستی نەک دڵم بۆ خۆمە سووتێ دڵم بۆ ئەم خەڵکە سووتێ ئەجا بەڕاستی ئەم بەرپرسانی خۆشمان یعنی تەبابن لە ناویەکە بەڕاستی تەبابن لە ناویەکە هەوڵێکی جدی بن بگەڕێنەوە بۆ بەغا لەگەڵ بەڕێز عەبادی دابنیشن کێشەکانیان لە ڕێی دیالۆگ و لە ڕێی دەستورە یاساییەکانەوە چارەسەرکەن و ئەم دۆخە تێپەڕێنن بەڕاستی یعنی کاتیەوە هاتووە هەم بیرێ لە خۆشیان بکەنەوە بیرێکیش لە میلەتە بکەنەوە مەسەلەن بۆ نمونەوە سێ مانگە وەزعە بەردەوامەوە یا چواریکە پێنجیکە شەشیکە هەرە بێ باش ببێ هەرە بێ بگەڕێنەوە بۆ حکوومەتی ئیتیحادی و لەوێ کێشەکانی کورد چارەسەر بکرێ و ئەو کاتە قەیرانەکانی خۆمان بە شێوەیەکی دەسووری وەک عەرزم کردیت چارەسەریکەن بەڕێزی چیروانەڵێ ئەمە چیمان هەیە ڕادەسی حکوومەتی عراقیەکەین لە سایە حەفەکەمان باتێ باشە ئەوە چارەسەریشی باشە
بەڵام ئەم قسەیە لە نەک لە شاشەکانی خۆیانەوە بکرێت لە کوردستانە بچن لە بەغا ئەمە بن بچن لە بەغا دابنیشن ئەی میلە دەبێت چ بڕیارێ بات بۆ تێپەڕاندنی قەیرانەکە میلەت چاوەڕێ ئەوانەکە وەک عەرزم کردیت نابێ هیچکە وەکو چی بکە یعنی ئەسە تۆ بەیانی لیان هەڵەسی بەیانی خۆپشاندانەکەی بەیانی شتەکەی یعنی ئەوە چارەسەر نییە إلا بێ لەسەر مێز و گفتوگۆ دابنیشتێ و ئەم کێشانە وەک عەرزم کردی لەگەڵ حکوومەتی ئیتیحادیات دابنیشن چارەسەریە مۆزعب بکەن ئەم ئاوارانەی کە لە کەرکووک و لە دووسخورمات و بگەڕێنەوە شوێنەکانی خۆیان وەزعەکە هێورکەنەوە بە ئارزوی خۆیان ئەم هەموو سەر و سامان لە وڵاتی ئێمە لە باتیەوە بێن ئەم وڵاتی بینا بکەن کارەبا چاکەن ڕێگەوبان چاکەن خزمەتگوزاری بۆ خەڵ باش بکەن هەرێکی لە ئاسی خۆی بۆکو چۆن ئەڵی لایەکێک سەریان تێ کردووە و خۆیان پێ دەوڵەمەندەکەن و دەستیان کرۆ بە تەواکردنی ئەم وڵاتە دیار ئەوان خۆیان بەخوانی وڵاتە نازانن ئەگەر خۆیان بەخوانی وڵاتە بزانن و دڵسۆزن بۆ وڵاتەکەیان بەڕاستی بەم شێوازە حکمڕێیان نەیە کرد ئەبێ خەڵکێک بێت تۆ ئەوەی بۆ قسەکەی جەنابوو خەڵک بێت دڵسۆز بێت نیشمان پەروەر بێت بینای وڵات بکات دڵسۆزی وڵات بێت خاک پەروەر بێ ئەوسا ئەو کاتی ئەتوانێت هەموو قەیرانەکان تێپەڕێنێ و چاکی کات کەواتە ئەی میلەت خۆی ئەبێ چ ئەرکێکی لەسەر شانە چ بڕیارێ بدات میلەت وڵی بەداخەوە ئێمە میلەتەکەمان نازانم دابش بۆ بەسەر ئەوەی بەرژەوەندیەکانە ئەسا ئەوەی کە من بۆ نمونە بەرژەوەندیەکەم هەبێ تو چاو لە شتەکانی ترە پۆشم چۆن تێپەڕێت چۆن ناکرێت چی ئەگۆزەریە ئەڵێ من تەواوە ئەگەر میلەتی شوێن بەرژەوەندی تاکە کەسی کەوێت و بەرژەوەندی گشتی وەلا بنێت پێ دوایە بەرەو پێش بڕۆ نەخێر بە دڵنیاییەوە نەخێر ئەبێ میلەت واعی بێ ئەبێ میلەت بەڕاستی بڕیار لەسەر شتەکان بدا کە ڕۆژانە بە چای خۆی ئەیبینێت وەزعەکان چۆن ئەگوزارێت چی ئەکرێ بێ خەڵ بەڕاستی بڕیار بدا وەکو وڵاتانی عالم هەموو عالم سەرێکە ئەوروپا ئەمریکا وڵاتانی پێشکەوتوو بەچی پێشکەوتن یعنی بەچی خۆ بە سیحر پێش نەکەوتون دیارە هەمی لەسەر ڕۆشنایی خەڵک و بۆچوونی خەڵک و دڵسۆزی خەڵک پێشکەوتووە پیادەکانیان بەتایبەت یان بەڕاستی بەداخەوە پیادەکانمان نازانین تاکەی میلەت چی بەدەستتا بڕێر بە هەمووی مەسئولانە بڕیاری تێیت مەسئول نێری چاکسازی نیە ئەوە هەمومان گەشتێتەوە قەناعەتە بەڵام ئەوەی کە میلەت داواگای چی ناوێکوە لە هەموو دنیادا میلەت خۆی چارەنووسی خۆی دیارەکە خۆی بڕیارەدا چی بکرێت چی نەکرێت چی بگۆڕێت چ گۆڕانکارێت دروست بێت میلەت پێویستە چی بکات میلەت چی کردووە هەچی پێویست بوو میلەت کردی تازە چی بکات میلەت چی ئەەکەی تازە هەچی یەکەی لەوە خراپترە بێتەوە تازە هیچ شوێ نەماوکە بیکە میلەت بیکە میلەت چی بەدەست تازە کێ بەگوێی میلەت دەکاتە بیکە یعنی ناومێدێت دروست بۆ هیچ شتێکی پێ ناکرێت بەڕاستی میلەت هیچی پێ ناکرێت بە قەناعەتی من ئومێد گێڕینەوە بۆ میلەت و میلەت بڕیار بدا واللهی مەگەر ئەو خۆی بیگێڕێتەوە ئینا من بە هاتوومەتە قەناعەتێک میلەت هیچی پێ ناکرێت کابرایەتە سەر یەتە سەر تەلەڤیزیۆن ئەڵێت بەدەست بە کارەبا بگرین ئێتۆ کارەبانی دەست بە چیەوە گری جگە ڕاپەڕی حەلی نەم ئەم حکوومەتە چەند ساڵە ئەی دزن و ئەی خۆن و گەندەڵیەکەن تەنها بەیان نادرگن حزەکان لە ڕاگەندەکانەوە ئەمانەی ئێمە هیچ حسابێ بۆ میلەت ناکەن کە حسابیان بۆ میلەت کردایە میلەتیش توانای بڕیاردانیە بوو لەسەر قەیرانەکان ئەتە خۆ مێز نەما لەسەری دانەنیشن کورسی نەما لەسەری دانەنیشن تێگەی ئەمە کەی چاکە بێ ئەگەر خۆیان بەخوانی وڵات بزانن و دڵسۆزن بۆ وڵاتەکەیان بەڕاستی بەم شێوازە حکمڕێیان نەیە کرد بەشی ئەم قەیرانە زۆربەی خەتای میلەتە نەبوونی هەژاری بێمەعاشی پێویستە میلەت چ بڕیارێ بە وڵی میلەت تاکو ئێستا هەر خەوتووە پێویستی بە ڕاپەڕینێکی سەرتاسەری هەیە چکە ئومێد نەماوە خەڵکەکە ئومێدی هەیە چاک بێ بەڵام چا نابێت قەیران لە دوای قەیرانیە زیاتر قوڵترە بێ ئاو نییە کارەبا نیە معاش نییە خەڵک بێزارە لایانی دەرونی هیلاکە باوەڕ ناکەم چاک بێ کەس ئومێدی پێ نەماوە شخصی خۆم هیچ ئومێدێکم پێی نەماوە چونکە هیچ کەسێک خاوەنی نییە کەس خۆی ناکا بە خاوەنی بعد کەسێکیان ناڵی ئەوەی کەیان تاوانبارەکە ئومێدم پێی نەماوە ینی داواکەم ینی ڕاپەڕین بێ باش شتێکە ڕاپەڕینێکی سەرتاسەری بێت ینی هەرەوە حەلە بەدەنگدان ناکرێت هەندێک حزبێ بێ واز بێنن زۆرمان وت کەسی شیاو لە شوێنی شیاو بەڵام کەسی شیاو نییە بڕیاری ئەوە باکە کەسی شیاو بخاتە شوێنی شیاو کەواتە زەحمەتە بڕیار قورسە زۆر قورسە بێ میلەت ئیتر باوەڕ بە درۆکان نەکات بەسە ئیتر درۆ ئەمە باوەڕنەکە ینی چی بکات
حل چییە بەسەلەن ئەبێ مەسەلەن بۆ نمونە ئێتر بە انتخابات ناکرێت بە دەنگدان ناکرێت بەچی ئەکرێت تر بکرێت زەخت زەختانە چین بەبڕای چالاشی مەدەنی بەڵام چالاشی مەدەنی هەندێک دام و دەستگا هەیە بێ ئەوانش بە ڕاستگۆیی لەگەڵ یابن بە تەنیا بە خەڵکی مەدەنی ناکرێت مەسەلەن بۆ نمونە بێ دەوائر مەسەلەن مامۆستا مۆزەف ئەبێ دەوائرەکان بوەستێت کە وەستا ینی ژیانە وەستێت ڕێڕەوی ژیان بۆستێت لە شارەکانە بۆ ماوەیەک بەڵام ئەوەش ئەستەمە چکمامی ئەمڕۆ هەموو دەوائرەکانەوە ئەو کەسانی کە دەوائرەکان بەڕێوەبەر مەدیری دەوائرەکان سەر بە حیزبەکانن ئەبێ زەختی ئەوە بکرێت چالاشی مەدەنی بێتە سەر جادە هەموو بەشەکان لە گەورە زۆر زابینیمانە خۆپیشاندان کراوە بەڵام بەشێکی مامۆستا لە دەرەوە بووە لەسەر جادە بەشێکیشی لە وانەی وتۆ بە خوێندکارەکان بەشێ لە فەرمانبەرەکان لە ناو فەرمانەکانە داوامیان کرد بەشێکی لە دەرەوە بووە ئەم تەفرەقەیە وای نەکردووە کە میلەت گوێرە نەگیرێ بەڵێ لەبەرەوەی ئەوانەی کە نایەنە دەرەوە ئەوانەی کە نایەنە سەر جادە و دەوامەکەن سەر بە حیزبن مەجموعەیەکیان بە تەنیا بە هەندێک مۆزەف ناکرێت ئەبێ دەوائر هەمووی چالاشەکان ڕاگەن من لەگەڵ ئەوانیم مستەشفا خەسخانە ڕابژیرێت بعضێک دەوائری حساسێ ئەمانە نابێت ڕاگیرێت بەس هەندێک دەوائری تر هەیە ئەبێ ڕاگیرێت دەوام مەسەلەن پەروەردە بە دەوام ڕاگرێت مناڵ فەوتاوە ئەی مامۆستا نەفەوتاوە ڕاستە مناڵە فەوتێت و دەوام ڕاگری ئەی مامۆستا نەفەوتاوە خۆی ئەی مامۆستا باوکی مناڵ نییە ئەی چۆن ژیان بەرێ بەڕێەوە فەلم و ئێستا ئەم هەموو من تەخەڕجم کردەوە ڕاستە زۆر نییە تەخەڕجم کردەوە بەس کۆ مستەقبەلم کۆ ئێستا سنعاتێک کەم ئەسڵ هەر پەیوەندی بە من بە شادەکەی منەوە نییە هەر ئەسڵەن پەیوەندی پێوە نییە هەزارەها برادەری وەک من هەیەمی تەخەڕجی کردووە ئی ساڵەکانی پێشوو من چۆنە بێت وڵایی پێویستە میلەت بەخۆیان بچێتەوە و ئیتر هەموو ڕۆژێک بە قسەی چەور هەڵ نەخەڵەتێ و بڕا بۆ سنوەکانی دەنگدان بەبێ ئەوەی کە هیچ شتێک بۆ میلەتە بکرێ و بەبێ ئەوەی هیچ کەسێک هیچ کەسێک بخوێنرێتەوە و من ئێستا وەکو مامۆسایەک تقریبان ئەوە بۆ 2 مانگە ڕاست یەک دیارەم وەرنەگرتووە لەگەڵ ئەوەی هی وایە ژێ نازانی بە جوانترین شێوەیەژی کە بنیەوەنی ئێمەش نە لە زانستان نە لە معریفەتان نە لە تێکەڵی خەڵکیە ئەتوانێت تعامل لەگەڵ خەڵکا بکات لەگەڵ خەڵکا بژی بەڵام بە شێوەیەکی ڕاقیتر دەژی لە ئێمە بەڵام ئیتر پێم باشە میلەت جارێکی تر بە قسەی چەور و جارێکی تر بەبێ ئەوەی کە هیچ شتێ بکەن بۆم خەڵکە هەڵ نەسێت بە ئەوەی فری بخوات بەڕاستی ئەبێ خەڵک هەمووی یەک دەنگ بێ بەڕاستی پێویستە خەڵک هەمووی ناخی خۆیان ئیتر کەم بخەنەوە بیتەخێنەوە بەڕاستی چی بکەن پێم خۆشە هەموو کەس لەلایەنی خۆیەوە بە یەک دەنگ یان لە پێناوی کوردستانە هەوڵ باد یان لە پێناوی ژیانی خۆیان کاکە لە پێناویکیانە هیچ کامیان ناکام خەڵکە بەڕاستی من تۆ منە دوێنی ئەڵێ تۆ چی ئەڵێ بەیانی من وهانی ئەوی کەش وهانیە بەس کاکە پێویستە هەمومان بەیەکەوە ئیسا من وەکو مامۆسایەک ئەڵێم کاکە پێویستە هەموو مامۆسەکان بەیەکەوە کاکە داوای شتێ بکەن نەک بۆ نمونە من بێم لە ڕەقم تۆ لە ماڵەوە دانیش ئێوە نیوەتان لەسەر جادەکان و داوای مافتانە کرد زۆربەی شایە لە ماڵەوە بوون یان لە وارەکانی خوێندنە وانیانەوتەوە تا چەند ئەمە هۆکارێکە بۆی کە هیچتان بۆ نەکرێت وڵایی من وەکو خۆم هەر وەکو خۆم مەڵێم ئەگەر من کۆمەڵێک کەس سیان بۆ بکەم نوێی بە جۆم کاو نوێی نەکا باکەم بۆ وانی کیاندی پێویستە هەمومانێکێک بیت لە هەموو دنیاداوا باوە کاتێکە میلەت ڕوبەڕووی هەر قەیرانێک دەبێتەوە بۆ چارەسەرکردنی ئەو قەیرانانە ئەو نەهامەتیانە ئەو نەبوونیانە هەر میلەت خۆی بڕیاری داوە کە ژیان و گوزەرانی خۆی بگۆڕێت قسەیەکی باو هەیە دەوترێت ماف دەسەنرێت بە زۆر نادرێت بەخۆشی بۆیە گرنگە میلەت هەمیشە وا ڕەفتار بکات خۆی مافەکانی خۆی بەدەست بێنێت ئەگەر توانی لە ڕێی یاسایەوە یەکلایی کرایەوە مافەکانی بەدەست بێنێت ئەگەر نا خۆی هەوڵ بات ئەگەر بە زۆریش بێ مافەکانی خۆی دەستەوە بکات ئەوەی لە هەرێمی کوردستانە بەدیەگرێت لە ئێستادا قەیرانی بێکارەباییە لە شەو ڕۆژەکە چەند کاتژمێری کەم کارەبادرێ بە هاوڵاتیان تا ئێستا ماوەی 3 ساڵە نەوت نەدراوە بە هاوڵاتیان و هاوڵاتی سوتەمەنی نییە و بەدەبە نەوت ئەکڕێت ئەوەش وەزعی موچەیە کە بە چل ڕۆژارێک چلگەنج ڕۆژاری ئەدرێت و موچەکەش بووە بە ڕۆع بوو بووە بە 3 ڕۆع بوو بووە بە لەتە موچەیەک بۆیە گرنگە میلەت خۆی بڕیار بدا لەوەی کە چارەنووس و ژیانی خۆی بگۆڕێت ئەگەر خۆی بڕیار نەدا چارەنووس و ژیانی خۆی بگۆڕێت بە دڵنیاییەوە لەوانەیەم دەسەڵاتە نیەتی چاکردنی ژیانی خەڵکی نەبێت چونکم لە ڕابردوشدا ئەوە سەلمێنراوە کە میلەت نیەتی نییە خزمەتی دەسەڵات نیەتی نییە خزمەتی ئەم میلەتە بکات و
ئەم میلەتە هەرە بێ خۆی چارەنووس خۆی بگۆڕێت بە شەکیش لە هاوڵاتیان پێیان وایە دەبێت لە هەڵبژاردنەکانی داهاتوودا میلەت دەنگ بەم دەسەڵاتداران نەداتەوە و بۆ ئەوەی ژیانی بەم جۆرە بەردەوام نەبێت پێویستە دەسەڵاتێکی دیکە هەڵبژێرێت بۆ ئەوەی کە کۆمەڵێک دەموچاوی تازە بێنە سەر حکم و ئەوانیش تاقی بکرێنەوە تا بزانن تا چەند خزمەتی خەڵک دەکرێت بۆیە بیرمان نەچێت لە هەموو دنیادا تەنها میلەتە دەتوانێت چارەنووسی خۆی بگۆڕێت ئێمە زیاتر بەردەوام دەبین با بزانین هاوڵاتیان چیگەمە پێ دەڵێن با پێکەوە گوێبیستی وەڵامەکان ببین. کابرایەتە سەر یەتە سەر تەلەڤیزیۆن ئەڵێت بەدەست بە کارەبا بگرین ئێتۆ کارەبانی دەست بە چیەوە گری جگە ڕاپەڕی حەلی نەم ئەم حکومەتە چەند ساڵە ئەی دزن و ئەی خۆن و گەندەڵیەکەن تەنها بەیان نادرگن حزەکان لە ڕێگەن نەکانەوە ئەمانەی ئێمە هیچ حسابێ بۆ میلەت ناکەن کە حسابیان بۆ میلەت کردایە میلەتیش توانای بڕیاردانی هەبوو لەسەر قەیرانەکان ئەتە خۆ مێز نەما لەسەری دانەنیشن کورسی نەما لەسەری دانەنیشن تێگەی ئەمە کەی چاکە بێ ئەگەر خوان بەخوانی وڵات بزان و دڵسۆزم بۆ وڵاتەکەیان بەڕاستی بەم شێوازە حکمڕێنیان نەکرد بەشی ئەم قەیرانە زۆربەی خەتای میلەتە بێدەنگی میلەت ئەم دۆخەی نەخۆڵخانەوە بەتاکیت خۆی میلەتی نووسوسی دروست دەکات دیکاتۆری دروست دەکات هەست ئێستا وەرە میلەت ئێمە مشکلەی چیە بەیانی خۆ بەیانی کە یەنەوە سەر انتخابات دەکرێتەوە میلەت هەمووی بیرەچێتەوە تەواو میڵم ئێستا ئاڵێم بەیان انتخابات بکرێت حکومەت ئێستا حەز دەکات بەیان انتخابات بکرێت بۆی میلەت ئەم وەزەی بیرچێتەوە چکە خەڵک ئێمەوەیە بەیان یەکە چەپڵی لێ هەموو کەس بە دوایەکەوێ بۆیە میلەت هەتاوەکو بێدەنگ بێت ئەوی بەردەوامە بن کابرایەتە سەر یەتە سەر تەلەڤیزیۆن ئەڵێت بەدەست بە کارەبا بگرین ئێتۆ کارەبانی دەست بە چیەوە گری لەم وڵاتەیە بە حساب خەڵکی هەمووی بەعام ڕۆشنبیرە و خوێنەوارە و بە حەق خەڵکی باشی تایە بەڵام بێدەنگ ڕاستیە بەعام خەڵکی بێدەنگ ڕاستیە لاسی فەرموچە نهاتووە من کوڕ شەیدم تا ئێستا موچە مانگی 5 گرتووە ئەو مانگی 12 ئەوستا ساڵی تازەیە هەموو تەناتوە باشە باوکی من شەید بووم وڵاتە شەید بووە کە من ئەوە وەفاقی حکومەت بە من ئەبێت چی بکە بە من کەواتە لەمە باش نابێت حەلی ئیلا ڕاپەڕنێکی عامە تا سەریە هەموو کوردستانە میلەت تا چەند هۆکارە بۆ دروستبوونی قەیرانانە وڵی میلەت خۆی ئەمانە لە 26 ساڵی ڕابردووە سوئیسفادیان لەوە کردووەمانە شۆڕژێرن و ئەمانە پێشمەرگە بوون و یعنی ئیستیغلالی عاتیفی خەڵکیان کردووە تا ئەمڕۆ بەڵامی تر لەم ڕۆوە ئەوەشی کە لە ناو کاری شۆڕشەکە بووە ئەبێ بێتەوە ریزی خەڵک و ریزی عەدالەت و ریزی مەزڵومانی ئەم وڵاتە میلەت چی بکە میلەت بێدەسەڵاتە میلەت هیچی بۆ ناکرێت ئیلا لای حیزبی و باڵا دەستەکان ئەنجا حکومەتیش بریتە لە سیاسیەکانی ئەمڕۆ سیاسیەکان بڕیان لەسەر چارەنووسی میلەت ئەیەن بە چاگیا بە خراپ حتمما هەر بە خراپی شەشکێتەوانە لەبەرەوەی میلەت بێدەسەڵاتە میلەت خەتای خۆیەتی بانی دەنگانە تێگەی شانزەی وەکو منەشێنی ئیمزای بۆ کاڵێ بۆ کاک فڵان کەس لەبەر ئەوەی تێگەی مەعاشێکی پەرپوت بە 3 مانگ جارێ وەریەگرن لەبەر ئەو مەعاشەیە دەبا ئەوەش ببڕێت تێگەی تۆش بیتە ڕێزەی من قەی چیەکە تا چەند پێ دوایە میلەت خۆی هۆکارە بۆ دروستبوونی ئەم قەیرانانە ئاخر میلەت لە کاتێکە هۆکارەکە هەموو کاتێک پێش هەڵبژاردن هەموو حزبەکان بە قسەی بریقەدار خەڵکی خەڵەتێن و دەنگی بێت میلەت خۆی هۆکارە هۆکارە بەڵێ هۆکار ڕئیسی میلەتە لەبەرەوەی خۆما ئەم سەرکردانەمان کرێتە ئەوەی کە بڕیان لەسەر ئێمەش بدەن وڵای میلەت دەستی تیا هەیە بە دڵنیایەوە بەڵێ خەڵکێکی دەسۆزمان هەیە خەڵکی باش هەیە خەڵکی لە ئاسی قیادی و لە ئاسی بەرپرسیاتیا هەیە بەڵام بەداخەوە بواری ئەوەی نییە ناتوانێ مەجای پێ نادرێت تێگەشتی کۆمەڵی خەڵکە خۆ دەزانی چەند ساڵ دەستیان بەسەم وەزئاگرتووە و وەزعیان ئابم بەم ئاخارا بروتەوە چەند پێ دوای میلەت خۆی دەستی هەیە لەم قەیرانانەدا میلەت دەستی نییە میلەتی فەخیستی دەستی هەیە کاکە چی دەستێکی من و تۆ چی دەستێکمانەیە من و تۆ با کرێکاری بەناش بە هەموو هینە شکر بووینەوەیەکە ئەوەشان نەیەشتی ترچی
کابرایەتە سەر یەتە سەر تەلەڤیزیۆن ئەڵێت بەدەست بە کارەبا بگرین تۆ کارەبانی دەست بە چیەوەگری جگە ڕاپەڕین حەلی نەم ئەم حکوومەتە چەند ساڵە ئەی دزن و ئەی خۆن و گەندەڵیەکەن تەنها بەیانە دەرگن حزەکان لە ڕێگەن نەکانەوە ئەمانەی ئێمە هیچ حسابێ بۆ میلەت ناکەن کە حسابیان بۆ میلەت کردایە میلەتیش توانای بڕیاردانی هەبوو لەسەر قەیرانەکان ئەتە خۆ مێز نەما لەسەری دانەنیشن کورسی نەما لەسەری دانەنیشن تێگەی ئەمە کەی چاکە بێ ئەگەر خۆیان بەخوانی وڵات بزان و دڵسۆزن بۆ وڵاتەکەیان بەڕاستی بەم شێوازە حکمڕێیان نەکرد بەشی ئەم قەیرانە زۆربەی خەتای میلەتە تا چەند پێ دوایە میلەت خۆی دەستی هەیە لە دروستکردنی قەیرانەکانە بێگومان چەپڵە بە یەکشێک لێ نایێت ئەگە میلەتیش ئەمە قبول ناکە حکوومەتیش یعنی ئەم قەیرانە دروست ناکە هەڵبەت میلەت قبولی ئەکات شایانی ئەوەیەکەوای بەسەر بێنێت چونکە قەیرانەکانەوە کارەبا و لەم سوتەمەنی یعنی سە تۆ بزانە ئەو نییە کارەبا نییە سوتەمەنی نییە ینی ڕۆژ بە ڕۆژتەکان ئەکەوێت زیاتر دەبێت کەڵەکە ئەبێت تۆ لە وەرزی هاوینە تا حدێک و کارەبانی بەستا سوتەمەنیەکەش نییە ئەی خەڵکەکە هیچ حەلێکی نەماوە هیچ ومێدێکم پێی نییە دۆ ڕاپەڕینە تەنە ڕاپەڕین هەر ئەوەیە چکە هەموو شتێ بێن نوێ بکرێتەوانێ هۆکار میلەتە هەمووی میلەت خۆی دروستی کردووە مۆکار هەموو قەیرانەکان میلەت دروستی کردووە ئەگەر میلەت لەگەڵ ئەم زروفانیە بۆ قوبڵێکە من ناڵم لەگەڵ خوێن ڕشتن و ئەوە نیم بەڵام چالاشی مەدەنی هەت بێرە سەر جادە و چالاشی مەدەنی بکە مەسەڵەن دەوایر ڕاگرە داوای مافی خۆت کە من لەگەڵ ئەوە شانیم بچیتەوە سەر بەغا ئێمە چەند ساڵە میلەتە لێ ئەکوشتێ و لێ شەی دەکرێت تازە بچینەوە پاڵ بەغا دە بڕیارێکی بڕیارە بێ و یەک بڕیاری قورس بوو تەواو ئێمە 6 ڕۆژ من ئەڵێم یەک شت ئەڵێم ئێمە 6 ڕۆژ یەک هەفتە بەرگریمان کردایە لە شەڕەکە یەک هەفتە بووین بە حکوومەت بۆ وڵاتانی تر کەس پەناپشتوی نەبوو دیفاعی کردو بوو بە وڵات بۆ ئێمە بۆ هەموو شوێنەکانمان فرۆشت هەموویمان چۆڵ کرد میلەت بەشی ئەم قەیرانە زۆربەی خەتای میلەتە من لەگەڵ ئەوام خەتای میلەتە من وتۆیت و ئەو هەمومانی تا چەند میلەتەوە کارە بۆ دروستبوونی قەیرانەکان خۆی دەستی هەیە لەمە میلەت لە ساهشتا خۆیەتی خۆی دەستی هەیە لەم قەیرانە کە تۆ من شتێک بڵێ من بەگوێی تۆ نەکەم بەگوێی تۆ بکەم و تۆ هیچم بۆ نەکەیت هەم بەیانیش هەم بەگوێ بکەمەوە ترکەواتە تۆ بە هەموو شێوەیەک خەتای خۆمان ڕابۆچوونەکانی هاوڵاتیان سەبارەت بۆ بابەتەی کە خستمەنە ڕۆ بۆ تێپەڕاندنی هەموو قەیرانەکان پێویستە میلەت چە بڕیارێک بدات ڕابۆچوونەکان جیاوازن هەندێک پێیان وایە پێویستە میلەت ڕاپەڕین بکات و تەنها ڕاپەڕین چارەسەرە بۆ تێپەڕاندنی ئەم دۆخە چونکە بەرپرسیانی هەرێمی کوردستان نیەتیان نییە چاکسازی بکەن و خزمەتی ئەم میلەتە بکەن هەندێک بۆچوونی دیکە هەیە دەوترێت بگەڕێنەوە بۆ لای بەغداد لەگەڵ بەغداددا گفتوگۆ بکەین و ڕێبکەوین تاکو ژانی خەڵە بگونجێت بۆچوونی دیکەمان هەیە دەوترێت میلەت هیچی بەدەست نییە کەس گوێی بۆ ناگرێت بۆیە چاوەڕێەکەین تاخوای گەورە بە ڕەحمی خۆی ئەم دۆخەمان بۆ چاک بکات بۆچوونی دیکە هەیە دەوترێت میلەت خۆی بەشدارە لە دروستکردنی قەیرانەکانە چونکە میلەت ماوەی 26 ساڵە شەرعێکی دا بەم دەسەڵاتە شکست خواردووە کە نەیتوانیوە خزمەتی میلەت بکات و چارەسەری بەسیترین شتی بۆ بکات کە کارەبا و سوتەمەنیە بۆیە ڕابۆچوونەکانی هاوڵاتیان جیاوازن بەڵام بەخۆی گشتیش گرنگەوەیە لە هەموو دنیادا میلەت خۆی چارەنووسی خۆی دیاری دەکات و خۆی بڕیارەدا کێ هەڵبژێرێت و کێ بکاتە سەرکردە و کێ بکاتە بەرپرس و دەسەڵاتداری خۆی لە هەموو دنیادا ئەگەر دەسەڵاتە تاقی کرایەوە ماوەی 4 ساڵ لە 4 ساڵی داهاتوودا ئەگەر شایانی بوو دەنگی پێ دەدرێتەوە خۆ ئەگەر شانی نەبوو ئەو کەسانە دەگۆڕێن بۆ کەسانی دیکە و کەسانێک دێن لە پێشەوە کە خزمەتیان بکات ئەمە ڕابۆچوونەکانی هاوڵاتیان بوو هیواداری سوودمان گەیاند بێت هیواداری قەیرانەکان تێپەڕێت پەیامیان جارشمان گەیشتە پایان تا پەیامێکی دیکە هەموو لایەکتان بەخوای گەورە سپێرین خوا گەورە پشت و پەنایی هەموو لایەکمان بێت